بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە داهاتووی گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا دەکەین قسە لەسەرەوە دەکەین بۆچی دۆناڵد ترامپ بەردەوامە لە هەڕەشەکانی ئایا هەڕەشەکانی جێبەجێ دەکات لە ماوەی چەند ڕۆژە ڕابردوو باسی لەوە کرد کە کاتژمێرێکی مابوو بەڵام هەندێک لە سەرکردەکانی وڵاتانی کەندا و پەشیمانیان کردوێتەوە ئایا چی دەگوزارێ ئایا دەگەڕێنەوە بۆەوەی کە جارێکی دیکە جەنگ ڕووبداتەوە یاخود سیناریۆکانی داهاتوو چی دەبن و ئەو پرۆژە بڕیارەی کە لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا دەرچوو کە بۆ سنووردارکردنی دەسەڵاتەکانی دۆناڵد ترامپ ئەمە چۆن ئایا کاریگەری دەبێت لەسەر ڕاگررتنی دۆناڵد ترامپ سەردانەکەی دۆناڵد ترامپ بۆ چین هیچ کاریگەرێکی دەبێت لە سەرپرسیەک لاکردنەوەی مەلەفی ئێران و گفتوگوکانی ئێران و ئەمریکاش بۆ ناگەن بەڕێکەوتن ئەم قۆناغەی کە هەیە کاریگەری لەسەر ناوچەکە لەسەر عێراق لەسەر داهاتووی کوردیش چۆن دەبێ ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاکەتوان عومەر لێکۆڵەر لە سایشی نێودوڵەتی قسەی لەسەر دەکەین کاکەتوان بەخێر بێن سوپاسیامە دەبوون دەکەم زۆر بەخێر بێن سوپاس دەکەین لەگە سەرتا خوێندنەوەی بکەین بۆ قۆناغەی کە قۆناغی نەشەڕن ئاشتی لە حوتی چوارەوە لاشتی چوارەوە ئەگەر بەس ڕاگەینداوە زیاتر لە چل ڕۆژە ئەم قۆناغە چۆن لی تێبگەین بۆ ئەو قۆناغە هەر بەردەوامە نەشەڕ بێ نەشەڕ بووە بڵین پێکدادا نەبوو بەڵام بەفراوانینە وەن ئاشتیش بەدیات بەڵێ تەبان لە دوای وەستانی جەنگەکە هۆکار زۆر بوو بۆ وەستاندنی جەنگەکە لە دوای نزیک بە 39 ڕۆژ جەنگی ڕاستەوخۆ لە نێوان ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل و لەگەڵ بەشێکی زۆری هاوپەیمانەکانیشان لە ناوچەکەیە ئەو نەیانتوانی ئەو ئامانجە استراتیژیانەی کە ئێمە لە چارچۆی بەرنامەکانی پێشووترا باسمان کرد هەموو دەوڵەتی بۆ هێرشکردن لە زەیلی 3-4 جۆر ئامانجەکانی جەنگەکەی دیارریە کە ئامانجی تاکتیکی ئۆپەراسیۆنی استراتیژی ئەمریکیەکان بێجگە لە ئامانجە ئۆپەراسیۆنیەکانیان نەیانتوانی بگەن بە ئامانجە تاکتیکی و استراتیژیەکان کە پێناسەیان کردبوو لە دەستبەرداربوونی ئێران چ بە تەسلیم بوون لە ڕێگەی دانوستانێکەوە یاخود ئەوەی کە لە بەتەواوەتی ڕوخاندن و گۆڕینی ڕژێمەکەی بەدوایە بێ نەگەشتە ئەنجامەکە وە کۆمەڵێکیش مەحدودیەتی زەمانی و مەکانی بۆ دۆناڵد ترامپ و ئیدارەی ئەمریکا دروست ببوو چێ لە ڕووی زەمانەوە بە پێی یاسا کە 6 ڕۆژ بۆی هەبوو دەنگ بداوە دڵنیا بوو لەوەی لە دوای 6 ڕۆژ کۆنگرێس مدەکەی بۆ درێژ ناکەنەوە یان وەکو بڵێ کە پەسەندی جەنگەکەی بۆ ناکەن بۆیە پێیوا بوو لەم قۆناغەیە ڕابگیرێ وەگە بچنە قۆناغێکی نوێوە کە ناویان ناوە محاسەرەی دەریایی ئەوەی کە بە کوردیە کاتە تەوەقدانی دەریایی بەڵام جەنگێک ئەگەر لە ڕووی استراتیژەوانێ ئەگەر سەرەتاکەی لە ڕووی محاسەباتەوە ئەو هەڵسەنگاندنانەی کە بۆ دەوڵەتی بەرامبەر کردویانە هەڵەت بێ لە قۆناغێکی سەروتریشا غەڵەتەکە قورستر ئەبێ بۆیە بینیمان ئەمە وەکو بیدایەتێکی چوارچێوێکی تیۆری باسمان کرد بۆی ئێمە لەو قۆناغەوەی کە وەستانی لە چاوپێکەوتنەکان لێوە دەست پێ بکەینەوانێ لە دوای ڕاگررتنی جەنگەوانێ و قۆناغی دانوستان کە دەستی پێکردوانێ ئەمریکا ڕاستەوخۆ چووە قۆناغی تەوەقدانی دەریایی بەڵام خۆی ئێمە لە ڕووی مێژوویەوە و لە ڕووی فەلسەفەشەوانەیە لە فەلسەفەی جەنگی لە ڕابردووە تەوەقدان بە جۆرێ بووە کاتێ هێرشەکان کراوە بە تایبەتی لە دەوڵەتی مەغۆل کە هاتۆ بە ناوچەکە سەرەتا تەوەقدانی کردووە دوایی چۆ بۆ جەنگ واتە لە سەرەتایە دەوری شارەکانی ئەو قەڵانەی تەوەقداوە ڕێگری کردووە لە چوون و دەست پێگەشتنی ئاو و خۆراک و وزە و ئەمانە بۆ ئەوی دەوڵەتەکە بە تەواوەتی لاواز ببێ درزەکان لەناو ئەو وڵاتەیە دروست ببن ئایا خۆیان وڵاتەکە ناچار بنیا بە جۆرێک لاواز ببن لە ڕێی هێرشێکی یەک لایکەرەوانێ وڵاتەکە بڕوخێ بەڵام ئەمە بەدەردی کوردەواریاڵێ سەر و خوار بۆ تەوانێت لەم ئیدارەیە بە بۆنەی ئەو پشێوی و پەلەپڕۆستکەیی کە ئیدارەی دۆناڵد ترامپ بە هۆکاری گوشارەکانی سەر ئیسرائیلەوە بۆی دروست بووە لە سەرەتایە جەنگی کردو ئێستا هاتۆ بۆ تەوەقدان لە کاتێکا ئوسوڵی خۆی سەرەتا تەوەقدانە ئەنجا هاتنە بەرەو جەنگ ئەو بێ لێرە یەکێک لەو هۆکارانەی کە ئەکرێت ئەم تەوەقدانە شکست بێنێ ئەوەیە کە ئەو جەنگەکەی کردو ئەنجا هاتۆ بەرەو تەوەقدان ئەمە کاریگەری هەبووە لەسەر گۆڕینی ڕەفتاری ئێران لەسەر سازشکردنی لە دانوستانەکەن ئەم گەمارۆ دەریاییە کە لە دوای جەنگەکەەوە دەستی پێکرد کاریگەری هەبوو لەسەر گۆڕین ڕەفتاری ئێران بە دڵنیاییەوانەیە ئەم محاسەرە دەریاییە ئەم تەوەقدانە کاریگەریی گەورەی هەیە لەسەر ئێران و کاریگەری هەیە لەسەر ئەمریکاش و لەسەر چینیش و لەسەر بازاری وزەش ئێمە بیریمان لە دوای تەوەقدانەوانەیە چەند جارێک کە یەک دوو گەر دانیشتن کراوە یا نامە ئاڵوگۆڕی پێکراوە بینیمان بە شازێکی مەقتەعی نرخی وزە هات لە خوارەوانێ بەڵام کە تەوەقدانەکە چڕەکرێتەوەیان چەند کەشتێک لێ ئەدرێت دووبارە نرخی
وزە بەرزە بێتەوە لە جیهاندا و ێستا تا ڕادەیەک لە $100 استقرارێکی وەرگرتووە و ڕێکۆردێکی گەورەشی لە ئەمریکا دیاری کردووە چکە نرخی سوتەمەنی کاریگەریی زۆر گەورەی هەیە لەسەر ڕای شەقام لەناو ئەمریکا بە تایبەتی نرخی بنزینی $4 و بۆ زیاد لە مانگێکە بە ڕیفرێنس معدلی کۆی ویلایەتەکانی ئەمریکا تەجاوزی گاڵۆنی $4 کردووە و ئێستا بەرەو شۆکێکی گەورەی نرخیش ئەڕۆین بەرەو $5 هەنگاوانی چونکە ئەوەی کە تا ئێستا توانی بووی بازاری وزە کۆنتترۆل بکە بەردانی ئەو کۆگا وزە گەورەیە بوو کە وڵاتانی G7 کردبیان لە ناویانە چین و وڵاتانی ئەوروپا و عفونکە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بەشێکی زۆری هاوپەیمانەکانی ئەمریکاش ناچار ببوون بە تایبەتی ژاپۆن ئەو کۆگا ئەمبارە سوتەمەنیانی کە هەیان بۆ ئازادیان کردبوو لە بازاری وزەیە بۆی تا ڕادێکی زۆر بتوانن کۆنتترۆلی بازاری وزەی بکەن بەڵام ئەگەر سەیری ئەو چارتە بکەی کە نرخی سوتەمەنی دیارەکە هۆکارێکی ینی پەیوەستیشی گەورەی هەیە بە نرخی ئەو بە ڕێژەی ئەو کۆگا ئەمبارکرا و سوتەمەنی کە وڵاتانی G7 هیانە بۆ لەگەڵ کەمبوونەوەی ڕێژەی کۆگاکرا و نوتی کۆگاکرای وڵاتانی G7 ئێمە بەرەو ئەوە ئەڕۆین کە شۆکێکیکەی نرخی نەوت دووبارە ڕووباتەوە لە بازارە بەڵێ یعنی ئەو گەمار و دەریە هەر بۆ ئێران کاریگەری نیە بازاری وزەی جیانی بۆ ئەمریکا بۆچی بۆ هەموو ئەمەلایەنەیە گەمارۆیە بەڵام ئێمە باسمان کرده بوو تەبێ ئێمان فەلسفەی گەمارۆ دەریایەکە ئەوەی کە خۆشیان باسییان کرد راپۆرتێکی تێروتسریشان لەسەر بڵاو کردەوە لە ڕۆژنامەی بلومبێرگ کە باز لەوە کرا لە بیدایەتەوانەیە کە چاڵەنەوتیەکان ئەتەقێنەوانەیە لەبەر هۆکارەکەش ئەوەیە کە ئێرانیەکان دوجار زەرفێتێکیان هەیە ئەگەر بێت و نەتوانن نەوت بفرۆشن توانای ئەمبارکردنیشان لە ڕێژەیەکایە کەواتەم چاڵی نەوتیش بۆ خۆی سروشتێکی هەیە ئەگەر بەردەوام لی دەرنێنی بۆ ڕێژە ستانداردی خۆی کە پێویستێتی تووشی دۆخێکە بە پێوتێت داڕمانی چاڵی نەوتی پێیان وا بوو کە ئێرانەکان تووشی ئەو حاڵەتە بن بۆیە زۆر باسی ئەوە ژەکرا لە میدیاوانێ ئەوە بوو قالیبافیش هاتوتی حەزەکەی بە ڤیدۆ بۆتانەکەین کەم چاڵانە ناتەقێنەوانێ ئەوانە هۆکارەکەشی بۆ ئاگەڕێتەوانێت تەجروبەیەکی گەورە هەیە لەسەرەوەی کە وڵاتان نەتوانن ڕێژەی بەرهێنانی نەوتیان کەم بکەنەوانێ و لەو کاتەیە چاڵەنوتەکانی ڕوبۆری زیانی گەورە نابنەوانێ باشترین تەجروبەش بۆەوە ڤایرۆسی کۆرۆنا بوو کە پەیوەندی بازرگانی وڵاتان وەستا و کەرنتینەیەکی جیهانی ڕوویدا بۆیە ڕێژەی بەرهێنانی سوتەمەنی تا ئاستی نیوە دابەزی نەشمان بیسی چاڵێکی نەوتی بتەقێتەوانەیان تووشی ئەوە بێ لە کاتێکا لە سایە 50 توانایی بەرهەمهێنانی نەوتی ئێران بۆ پێداویستی ناوخۆ بەکاردێ و لە سایە 50 کامێنێتەوانێ وەک باسمان کرد 1500 کیلومتر سنووری وشکانی و دەریایی هەیە لەگەڵ حە وڵاتی جیاوازەوە لە ڕێگەی بەحری قەزوێنی شەوانێ و توانای دروستکردنی چەند کۆریدۆرێکی ڕێگایی هەیە بۆ توانێت پێداویستەکانی خۆی هەم لە هەناردەکردن هەم لە هاوردەکردنیش تا ڕادەیەکی زۆر دابی بکە ڕاست ئەمە مانای ئەوە نییە کە کاریگەری نابێت کاریگەری ڕاستەوخۆی ئەبێ لەسەر نرخی کاڵا نرخی شتومەک و بەڵام ئەوەی هەیە ئێستا ئێران و ئەمریکا چونەتە قۆناغێکەوە پێوتێ قۆناغی تاباوەری ینی بەرگەگرتن کام کێ زیاتر ئەتوانێت بەرگەی ئەم قۆناغی گەمارۆ تەوقدانە دەریاییە بگرێ ئێرانەکان لە ڕابردووە سەلمانبیانە کە توانایکی بەرگەگرتنی زیاتریان هەیە و بەشێکی زۆری سەرنج ناوەندەکانی توێژنەوەی ئەمریکاش پاڵپشتی ئەم قسەیەکەنەوانێ ڕابەر پیت هەیە یەکێکە لە مامۆستا بەرجەستەکانی پەیوەندێنە دۆڵتەکان لە زانکۆی شیکاگۆ ئەڵێ ئێرانەکان لە ڕابردوو لە ئێستاش سەلمانبیانە کە توانایکی بەرگەگرتنی زیاتریانێ چونکە لە کۆی ئەزمموی 40 ساڵی ڕابردووە بە بەرداوامی لەژێر گوشارێکی گەورەیە بوون و ئەو کرانەوە دیموکراسی و ئازادیش لە وڵاتیان نییە کە تحملکردنی ئەوان پەیوەندیدار بێ بۆی ئەگەر بێت و بەرگە نەگرن کاردانەوەیشی خراپیانە بێ کۆی کە بینیمان لە ئەمریکا ڕوویدا ئەو هەموو خۆپیشاندانە گەورانی کردنەوە ئەمریکاکرا تەنها بۆ حاڵەتێک کە نەوت چوە گاڵۆنی $4 بینیمان شارە گەورەکانی ئەمریکا هەمووی خۆپیشاندان ڕوویدا باشە بینە سەر ئەو هەرشانەی دۆناڵد ترامپ ئەو هەرشانەی کە دەیکا ئایا بەڕاستێتی و ئایا وڵاتان ترامپیان پەشیمان کردوێتەوە وتی جەنگ سعودیە و قەتەر و ئیمارات پەشیمانیان کردوێتەوە خۆی ئەمە چۆنە چۆن دەبن بڵێن بەشێکی زۆری وڵاتان ئێستا قەناعەتێکیان لا دروست بووە و کاری پێەکەن بە شێوەی زێکی عملی کە قسەی ترامپ ناکرێ بە بەرمەبنای هەڵسەنگاندن و تەحلیل بۆ دۆخی ئەم جەنگە بە درێژایی کۆی ئەم نزیک بە 3 مانگەی جەنگکردن و ئاگربەستیش کە ڕاگەێنراوە ڕۆژێک نەبووە کە دۆناڵد ترامپ بەدەیان قسەی پێچوانەی یەکتری نەکردوێ بۆیە ناتوانی پشت بە قسەی ترامپ بەستی و قۆناغی یەکەمی حکوومەتەکەی دۆناڵد ترامپ لە ساڵی 2016 بەدووە کە کابینەی یەکەمی دۆناڵد ترامپ خولی یەکەمی بەشێکی زۆری ڕۆژنامەکان وەکو CNN قسە ناڕاستەکانی دۆناڵد ترامپیان ئەبژارد
ئەو دوایەوە لە چەند کۆڕبند و کۆنفرانسی شا ڕۆژنامەنووسەکان پێیان ئەو توانێت کە تۆ ئەم ساڵ ئەوە قسەی ناڕاست کردووە ساڵی ڕابردووە قسەی ناڕاست کردەوە کۆی گشتی ئەو نەکردو بەڵام ئەم کابینەی دۆناڵد ترامپ وازیان لەوە هێنا قسە ڕاستەکانی بۆ ژمێرن ئەوە تەنیا ڕەنگە ئێمە بیان بەشێک قسەکانی دۆناڵد ترامپ کارکردێکی ناخۆی هەیە ئەکرێ بەشێک وەکو ململانێ و چێبڕچی سیاسی بەکاربێژینا من با قەناعەتم نییە هیچ دەوڵەتێک بە شێوازێکی ڕەها لێدوان و تویتەکانی دۆناڵد ترامپ بەوەی لە تۆڕە کۆمەڵاتێکی خۆشی بڵاوێکاتەوە بە سنتر وەری بگرن بە میحوەری هەڵسەنگاندن و تەحلیل وەری بگرن چونکە لە پێشە ئەم ڕۆڵەی دابوو بە پاکستانیەکان هەموو جارێگەیوە شەهباز شەریف داوای لێ کردوم کە مودەکە درێژ بکەمەوە ئەم شەولیان نێم هەفتەیەشیکەم بۆ درێژکردن و دوای هەفتەکەی کرد بە 15 ڕۆژ دوای ئەوە بوو سەقفێکی کراوی بەجێ هێژ لەسەر داوای پاکستان کە منطق وا خوازێ کە باوەڕ ناکرێ مەسەلەن دۆناڵد ترامپ بە قسەی شەهباز شەریف بکە وێستا ئەو نەجار کە پاکستانی بەکارهێنا پێی وا بووە کەیتر بێ ئەو ڕۆڵە لە پاکستان بسێنێتەوە بیا بە دەوڵەتانی خلیجی ئێستا لێ قەتەر و سعودی و ئێمانە داوایان لێ کردووە منطقی نییە چکەی باسمان کرد ئەگەر جەنگ ڕووباتەوانێ سیناریۆکان چۆنن لە بەردەمەوەین کە جەنگ ڕووبداتەوە چی چاوەڕێ دەکرێت یاخۆ هەردوو لە ئامادەیان هەیە بۆ شار وە سیناریۆکان چین بەنسبەتی دەستپێکردنەوەی جەنگەوانە ئێمە داخلی سیناریۆکانبین خۆی باشترین ڕێگا بۆ بەرچاوڕوونی لە پەیوەندیدنەوە دەوڵەتیەکان بەتایبەتی بۆ ئەم دۆخەی ئەم جەنگە ئەوەیە کە لە ڕووی داهاتووناسیەوە بینی لێ بکەێتەوە لە ڕووی داهاتووناسیەوە باسی ئۆلگاریتمەکانی بکرێەوە کەم گریمانە زیاتر نەک ئەوەی بەڕەهایی بڵێ وڵا ئەکرێ لەو حاڵەتەیە ئاوا ڕووبە ئەگەروانە بێ وابێ بۆیە بە چوار شێوە زیاتر سیناریۆکانی داڕێژراوە یەکەم سیناریۆ کە دوورترین سیناریۆیە لەگەڵ سروشتی پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا ناگونجێ خوازیاری ئەمریکا نیە خوازیاری ئیسرائیل نییە و وڵاتانی کەنداویش نییە ئەوەیە کە بە تەواتی پەیوەندەکانیان ئاسایی بێتوانە ڕێکوتنامێکی استراتیژی بێتە بوون و پەیوەندەکانیان بەرەو ئاسایی بوونەوە بڕۆ ئەمە بە شێوازێکی لۆژیکی لەگەڵ سروشتی کۆماری ئیسلامی ئێران و لەگەڵ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ناگونجێت چونکە بە درێژایی ئەم 47 ساڵە مەوداکەی نێوانیان هێندە گەورە بۆ توانێ کە زۆر ئەستەما چونکە ئەمە پەیوەندی بە طبیعەتی نظامەکەەوە هەیە کە ناکرێم دوانە لە یەکتری نزیکبوونەوە یعنی ئەمە لاوااسترین جۆری سیناریو سیناریوی دوم ئەوەیە کە ڕێکەوتنامەیەکی مەقتەعی لە نێوانیانە بێتە بوون و تا ڕادەیەک ئەم قۆناغا هەڵپەسێرێ و بەشێک لە گرفتەکانیان چارەسەر کا وەکو ڕێکەوتنامەی بەرجام ئەوەی لە ساڵی 2015 ڕوویا لە نێوان ئێران و ئەمریکا بە تایبەتی بە میحوەرێتی دۆسی ئەتۆمی بکرێ ئێران و ئەمریکا ڕێکەوتنێک لەسەر دۆزی ئەتۆمی بکەن و بەشێک لە پەیوەندیەکان لە هەنێک بوارە بە تایبەتی گەروی هورمز ئاسایی بێتوانێ و ئێرانیش ئامادەی هەیە کە دانوستام کا لەسەر دۆسی ئەتۆمی قەتیش نەیوتووە کە من ئەمەوێت چەکی ئەتۆمی بەرهەم بێنم چکەم پێشتر باسمان کرد استراتیژی کۆماری ئیسلامی ئێران بۆ چەکی ئەتۆمی بوونی تەکنەلۆژیاکەیە زیاتر تا بەرهمێنانی بۆم چونکە بەرهمێنانی بۆمبی ئەتۆمی کارایی لەدەستداوە ئێمە لەم جنگانەیەم چەند ساڵی ڕابردووە پاکستان و هیندستان پاکستان و ئێران رووسیا و ئۆکرانیا بینیمان ئەم دەوڵەتانە هەمویان چەکی ئەتۆمی یا دوولایەن هەیەیان لایەنێکیان هەیەە قەتیژەمان بینی یەکێک لە وڵاتانە بەکاری بێنێت چکە چەکی ئەتۆمیمە بیرمانە زێ بۆ طبیعەتی سروشتی ئەم چەکە ئەوەیە یەکجار بەکاردێەوە کە بەکارت هێنا دوای خۆ دەکەویتە پەراوێزەوە تەنها وڵاتێکیش کە تا ئێستا بەکارهێناوە ئەمریکا وێستا لە ڕووی تەکنۆلۆژیاوە هێندە کەرەسەی جەنگی نوێ دروست بووە کە باوەڕ ناکەم هیچ دەوڵەتێک بێوێت کە چەکی ئەتۆمی بەکاربێن تەنها بوونی تەکنۆلۆژیاکەی بەلاوە گرنگە وەکو چەکێکی مجەزا ئەوێ هەمووی هەبێ لێ کاتە هەم توانای پیتاندنی یۆرانیۆمی هەبێ هەم توانایکی موشکی گەورەی هەبێ و هەم توانایکی چەکیە بۆی تۆوا بۆ جۆرە ئێران ببینی کە تەکنۆلۆژیاکەی هەیە کاتێ بێوێ توانێت پێچەوەی گرێبە بەڵام وەکو خودی دروستکردنی بۆم ئەڵێ من نامەوێ ئەمە لەبەرەوە ئەتوانێت بە ئاسانی لەسەر دۆسیەی ئەتۆمی ڕێکەوتن بکە و ئەتوانێت تا ڕادەیەکیش ئیمتیازێکی زیاتر لە ڕێکەوتنی ساڵی 2015 کە لەگەڵ باراک ئۆبامای کردی بیدا بە ئەمریکەکان بۆیە ئەم سیناریۆیە ناڵم سیناریۆیەکی محتەمەلە ئەکرێ ڕووبا بەڵام خوازیاری ئیسرائیل نیە ئێرانەکان ئەتوانن شتێکی وا بکەن بەڵام ئیسرائیل ناڕازیە چونکە ئیسرائیلەکان قەنەعەتێکیانێ پێیان وایە هەر خاوبوونەوەیەکی گرژی نێوان ئەمریکا و ئێران و دەستکرانەوەی ئێران بە سیستمی نێودەوڵەتی و بە مامەڵەی بانکیا ئەبێتەوەی جێگیربوونی پێگە و نفوز ئێران لە ناوچەکەیە و لە داهاتووشە مەترسی و دەردەسەر و سەرێشەی گەورەتر بۆ ئیسرائیلەکان دروستەکە بۆیە ئەم سیناریۆی لە لای ئیسرائیل خوازراونیە و بە حکمی ئەو پێگە گەورەی کە ئیسرائیل لە کاریگەری هەیەی لە پرۆسی دروستکردنی بڕیار لە ئیدارەی دۆناڵد ترامپ و لە ناو کابینەکەی دۆناڵد ترامپ بۆ ئەم سیناریۆش سیناریۆیەکی تا ڕادەیەکی زۆر توانین بڵین
محتمل نییە چونکە تەنها لایەنێکە حەز بەم سینناریوەیەکە چین و رووسیا و خودی ئێرانە بەنسبەتی ئەمریکا شەوانێ مطلوب نییە و بەنسبەتی ئیسرائیلەوە بە تەواوەتی مەرفوزە. سینناریۆیەکی کە ئەوەیە کە ئەم تەوەقدانە دەریاییە بەم شێوازەی ئێستا بمێنێتەوانێت تا قۆناغێک کە یەکێک لە درزەکانی یان پشێویەک لە ناو ئێرانە دروزە بێ یان توانای بەرگەگرتنی کۆمەلگای ئێرانی بەرەو حاڵەتێکی دارمانە ڕواایە خۆپیشاندانێک یان یەکێک لەو دۆخانەی و گرژانی ساڵی ڕابردوو کە بینیمانە لە ناو شەقامی ئێرانیا ڕووبدات ئەو کاتەش وجودی و بوونی ئەم هەموو ئامادەی و ئارایشە سەربازی کە ئەمریکا لە ناوچەکەیەتی و تا ئەو کاتا توانێت گورزی یەکلایکەرەوە لە ئێران بدات و دۆسیەکە بە تەواوەتی کۆتایی پێبێنێتە ئەو ئامانجەی کە بۆی هاتبوو نەیتوانی بیپێچێ ئەو استراتیژی کە پێوتێت استراتیژی هزار چەقۆ توانیوەتی ئێران تام قۆناغە لاواستر بکە و بەشێکی زۆر بەهێزی بکە و بوونی ئەم گەمارۆ دەریاییە لە نزیک ئێران و بوونی ئەم ئارایشە سەربازیە بە شێوازێکی ئارام گوشارە ئابوووریەکان باڵە سیاسیە جیاوازەکان لە ناو تارانە باڵە ناکۆکان لە ناو تارانە بێنە سەر شەقام ئایا بە ئەوەی کە خۆپیشاندانە بێ بە هۆکاری ئابووری یان بە هۆکاری باڵە جیاوازەکان ئەو کاتە سوود وەربگیرێ لەو دەرفەتە و گورزی کۆتایی لە ئێران بدرێ. ئەمە سینناریو سێمە. ئەم سینناریۆ پێم وایە بە نسبەتی ئەمریکاوە مەقبولترین جۆری سینناریۆیەوە دۆناڵد ترامپ خۆی نێشارۆتەوانێ ئاژانسی ئاکسیۆسی ڕایگەیان باراگراڤید ئەڵێ چۆنەڵی ترامپ ئارەزوێکی گەورەی لە تەوقدانە دەریاییە هەیە ئەسەن وتێتی لەگەڵ بەشێک لە ژێنراڵەکانی پنتاگۆن باسی ئەمەی کردووە کە ئێمە بواە پێشتر ئەم تەوەقدانەمان کردە ئەم تەوەقدانە تێچووی کەمترە و بۆ ئەمریکا زۆر سەرکەوتووە. سینناریۆ چوارەم کە خراپترین جۆری سینناریۆی ئەوەیە دووبارە ئەم دوو دەوڵەتە بە جەنگ بێنەوانێت دووبارە شەڕ و باتۆ لە نێوانیانە ئەوەی کە تا ئێستا ڕووی داوە محتەمەلترین سینناریۆ و نزیکترین سینناریۆ لە ڕاستیەوانێ ئەوەیە کەم دوو دەوڵەتە شەڕ بکەنەوانێ بەڵام بۆ ئەوەی ئەم دوو دەوڵەتە شەڕ بکەنەوانێ ئێمە باسمان کرد پێشتریش باسی ئەومان کردمان ئەمریکا سروشتی هەموو دەوڵەتێکی سەربازی وایە کە ئێوە کارێ بکات تێستی ئەو لایەناکە لە ماوەیە ماگربەستەیە ئەمریکا 2 بۆ 3 جار تێستی ئێرانەکانی کردووە جارێکەوە بوو ئەو پرۆسەی ئازادکردنی گەروی هورموزی ڕاگەیان بە چەندین کەشتی ئارکلبیری هێنا ئەوەی کە پێ کەشتی ناوی جەنگی ڕزمی هێنا بۆ ناوچەکەەوە بوو پرۆسەکە شکستی هێنا پاشەکشیان کرد و بارەگەڕانەوە و دوایەوە چەند جارێکش هەوڵی ئەوەی داوە و ئارایشە سەربازیەکەشی بە بەرداوامی بەرەو زیادکردنە ڕوا لە هێنانی کەشتی جەنگی لە هێنانی فڕۆکەی نوێ لە هێنانی ئەوە تەنانەت باز لە دوو بابەتی جیاوازەکرێت یەکەمیان جێگیرکردنی سیستمی لوکاست سیستمی لێزەری چکە ئەمریکیەکان پێیان وا بۆ لە ڕابردوو لە جەنگی 39 ڕۆژەیە لەگەڵ ئێرانەکە ئەنجامیان داوە نرخی تێچووی سیستمی بەرگری ئەمریکی تێچووکی زۆر گەوری لەسەر ئەمریکا دروست کردووە ئەمە یەکەم دووەمینیشان ئێمە باسمان کرده بوو کە دووبارە دروستکردنەوەی ئەم سیستەمە بەرگریە لە موشەکی پاتریۆت و تۆماهاوک و ساد و ئەمانە پێویستی بە کاتێکی زۆرە بۆیە تا ڕادێکی زۆر ئەتوانێت قەرەبووی سیستمی بەرگریەکەی بکاتەوە بە سیستمێکی لێزەری بۆیە لەسەر هەردوو کەشتی ئابرام لینکڵنیش و جۆرج بۆشیش سیستمی لێزەری کە ئەتوانێت بەکاری بێنێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هێرشە درۆنیەکان جێگیری کردو ئەمە لە چوارچەوەی ئەوەیە کە باسمان کرد پێوتێ ئۆڤەرهاڵ ینی دووبارە خۆ ئامادەکردنەوە بۆ جەنگێکی نوێ کاتی خۆی باسمان کرد کە مۆڵەتە حەوڕۆژەیەکە یابوتمان بە هیچ نوعی لە ڕووی منطقی سەربازیەوانێ ناکرێت هەفتەیەکیان دەڕۆژ بۆ دەوڵەتێکی وەکو ئەمریکا کە خۆی دووبارە ئۆڤەرهاڵ بکاتەوانێ بەڵام ئەو مدێ ئێستا کە نزیکە بێتەوە لە دوومانگ کاتێکی گونجاوە بۆ ئەو بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا کە خۆی ئۆڤەرهاڵ بکاتەوە خۆی سەر لە نوێ لە ڕووی لۆجستیک و ئامادە بکاتەوە و استراتیژی جەنگی بگۆڕێ و تەجروبە لە جەنگی 39 ڕۆژە وەربگرێت و استراتیژێکی نوێ دابنێ بۆ جەنگکردن و بەشێک لەو تێستانەی کە ئەنجامیدا لە چوارچەوەی پرۆسەی کردنەوەی گەروی هورمز تستێکی کەشی کرده بوو ئەو کەشتیانەی کە نەوجۆزەرەوانە ئەمە بینیمان لە قۆناغی پێشووترە ئێرانیەکان هێرشیانەکە لەسەر کەشتێکە و ئەیانگرت ویان هێنا بۆ بەندەرەکان ڕایانەگرت ڕۆژنامەنووسێکی ئەڵمانی هەیە باسی ئەمەی کردوڵێ ئەمریکیەکان سینناریۆیشیان داڕشتووە لەسەر ئەم کەشتیە بازرگانیەکان کۆمەڵی تەکنۆلۆژیای سەربازیان مستەقیر کرده بوو کە ئەگەر بێت و ئێران بیەوێ دەست بەسەر کەشتەکانە بگرێ لە بریەوەی ئێرانیەکان بتوانن وەکو لە دوای ساڵ 1970 تا هێرشیان کردە سەر کۆنسوڵخانە و کۆمەڵێکی زۆر کارمەندی دیبلۆماسیان دەست بە سەراگرت و بوو بە کارتێک بەدەستیانەوە ئەمریکیەکان بتوانن کۆمەڵێکی زۆر لە سەربازی ئێرانی بگرن بۆ ئەوەی دەستیان پڕ بێ لە کاتی دانوسەنە چکە ئێمە وەک باسمان کرد یەکێک لەو گرفتانەی کە ئەمریکا هەیەی ئەمریکا بەشێکی زۆری کارتەکانی بەدەستێناوە کاتی ئێستا کە ئەڕواتە سەر مێزی دانوستان هیچ کارتێکی جدی و حیاتی بەدەستەوە نییە
چکە مێزی دانوستان ئەو مێزەیە کە تۆ شتێک ئەدەی شتێک وەرەگری بۆی ئەمریکیەکان ئەوەی توانایان هەبووە لە ڕابردوو لە هەموو لە هێرشەکانە بەکاریان هێناوە تەنیا چەکێک کە دۆناڵد ترامپ بەدەستیەوەما بوو بریتە لەو هەڕەشە گوڕەشانە لە چوارچێوەی ئەوەی کە وڵاتەکە لەناو ئەبەمەوە بۆ سەردەمی حەجەر وەلێدان لە کەرتی ژێرخانی بەڵام ئێرانەکان کارتێکی گەورەتریان بۆ دروست بووە ئێمە بابەتێگەی پێوتە دیتێرنس حەزەکەی بامەتەواکەی بابەتێگەی پێوتە دیتێرنس یعنی تیۆری بربەست هەموو دەوڵەتێک کۆمەڵێک خاڵی بربەستی هەیە بۆی بەرامبەرەکەی هێرش نەکاتە سەر چۆمە ئەبینین هەموو دەوڵەتێک ساڵانە مانۆری سەربازی خۆیەکە هەموو توانە سەربازەکانی خۆی پیشانی جیهانەدا مەبەستی ئەوە نییە کە وڵاتانی جیهان بترسێنێ بەڵکو مەبەستێتی بە وڵاتانی دنیا بڵێ من لە ڕووی ئاستی سەربازی و تەکنەلۆژی خۆمەوە گەشتومەتە ئەم توانایە و تۆ ئەگەرەتەوێ هێرش بکەیتە سەرمێن یا ناکۆچیم لەگەڵا بەریتە پێشەوانێ بزانم من لەم ئاستەیان بۆی لە ڕووی دەستگای محاسەباتی خۆتەوە کە بڕیاری شەڕ و دروستکردنی ململانەیە دەی لەگەڵ بزانی من لە چ ئاستێکە ئێرانەکان لە ڕابردووە ئەو دۆناڵد ترامپ خۆی وتی ئەو هێرشەی کە من کردومەتە سەر ئێران بۆ ڕووخاندنی هەموو سەرۆک کۆمارەکانی پێشووتر ئەبوایە بیان کردایە جا باراک ئۆباما زۆر جوان وەڵامی دایە وتی ئەخە سەرۆک کۆمارەکانی پێشووتر ئەم ڕاستیان نەزانی کە ئەگەر هێرشکەین ئەم دۆخەڕۆدا لە ئابووری نێودوڵەتی بۆیە ئێمە نەمانە کرد ئێران لە ڕابردووە لە ڕووی تیۆری دیتێرنسەوە یعنی ئەوەی کە نقطەی هێزی بووە کە تۆ هێرش کردە سەری ئەبێ لە بەرچاوی بگری بڵێ ئەم وڵاتە ئەم نقطە خاڵە لا بەهێزانەی هەیە یەکەمیان ئەو توانە سەربازیەیە کە هەیەی لە ناوچەکە چ لە سەربازی مەشال لە هێزی دەریایی لە توانای موشەچی لە توانای درۆنی ئەوە یەکێکە لە خاڵە بەهێزەکانی ئەوەی لە چوارچەوەی تیۆری دیتێرنس ئەکرێ باسی بکەین جۆن میرشایمێر زۆر بەڕوونی ئەمەی خاڵی بەهێزی ئێرانەکانی باس کرد دوو هەمینیان ئەو توانای پیتاندنە یۆرانیۆمەیە چکە دەوڵەتان هەر خودی ئەو 400 کیلۆ یۆرانیۆمە پیتێنراوە کە بە لە 160 پیتێنراوە ئەبێ بە نقطەیەکی بەهێزەڵی کە من ئەگەر هێرش بکەم مەسەرم دەوڵەتە ئەکرێم دەوڵەتە بە ئاراستی دروستکردنی چەکی ئەتۆمیا بڕوا کاتە با هێرش نەکەم بۆی ئێران وەکو تیۆری بربەست تەماشای تەکنەلۆژیای پیتاندنی یۆرانیۆم و خودی ئەو کوورە ئەتۆمی شتانەکە نەک وەکو دروستکردنی قمبلەی ئەتۆمی فەرقی زۆرە ئێمە لە ناو میدیای کوردیا زۆر بەغەڵت باسی مەسەلەی چەکی ئەتۆمی وەکو شتێکی زۆر بەسیرۆکۆی باسی ئاربیجێ بکرێەوە ئەم شەولەیە و چەکی ئەتۆمی تاکتیکی دار بۆ معلوماتە چەکی ئەتۆمی تاکتیکی تواناکەی 10 کیلۆتۆنە یعنی هەر 1 کیلۆتۆنێک بە ئەندازەی تەقینەوەکەی بەندەری بەیروتە یعنی چەکی ئەتۆمی تاکتیکی کە ئاوا بە ئاسانایی لە ناو میدیای کوردیا باس ئەکرێ یعنی 10 هێندەی تەقینەوەی بەندەری بەیروتە لەبەرەوە هیچ دەوڵەتێک نایەوێ ئەم چەکە بەکاربێ ڕووسەکانیش چەندێک لە ڕابردووە هەڕەشیان پێکرۆ بینیمانە قەت بەکاریان نێناوە لە دژی جەنگی ئۆکراین وەسە ئۆکرانیەکانیش بۆ شێوازە ئیهانەی حکومەتی مۆسکۆکەن تەنان دەستیان گەشۆتە ناو خودی پایتەختی ڕووسیاش ئەمە دووەم لە ڕووی خاڵی بەهێزی ئێرانەکان لە تیۆری دیتێرنسا کە تەکنەلۆژیای ئەتۆمی و پیتاندنی یۆرانیۆم ئەوێ سێمینیان ئەو گروپانەیە کە پێوترێ گروپە نیابیەکانی ئێران یان پرۆکسیەکانی لە ناوچەکەیە حیزب اللهە حماسە جیهادی ئیسلامیە ئەنسار الله یەمەنە العراق حەشد الشعبیە و هەموو ئەم گروپانێکی کە لە ناوچەکەیانە ئەم جەنگەی دۆناڵد ترامپ یەکێک لەو گرفتانەی کە دروستی کردووە خاڵێکی کەی بەهێزی لە ڕووی تیۆری دیتەرنس و بربەست بۆ ئێرانەکان دروست کردو کە گەروی هورمزە بۆیە بەشێکی زۆری میدیاوە شۆڤەکارانی بواری ئاسایشی نێودوڵەتی لە خودی ئەمریکا وەرەناو دامەزراوە ئاکادمیەکانی ئەمریکا باز لەواکە دەڵێن توانای تیۆری لە ڕووی تیۆری دیتێرنسەوانەیە توانای گەروی هورمز کە وەکو چەکێک ئێستا بەدەستی ئێرانیەکانێ زۆر لە بۆمبێکی ئەتۆمی هایدرۆجینی بەێسترە یعنی ئەم دەوڵەتە لە پێشەم هێرشە لە ڕووی تیۆری بربەستەوە سێ خاڵی بەهێز هەبووە کە یارمەتی ئێرانەکانی داوە ئێستا بۆ ئەم وڵاتە تیۆری خاڵێکی کەی بەهێز دروست بوو کە گەروی هورمزە ئێمە بینیمان ئێران ئەگەر باتە باشترین چەکیە بووە باشترین تەکنۆلۆژیای سەربازیە بووە ئەمریکا لە دەیان هزار مایل لە دووری وڵاتەکەی خۆیەوە هاتووە جەنگەکە هیچ شتێک نەیەتوانی کاریگەری بکاتە سەر بازارێک لە نیویۆرک لە لۆس ئانجلۆس لە فلۆریدا بەڵام گەروی هورمز چەکێکی هێندە بەهێزە کاریگەریەشی ئابووری لەسەر کۆی وڵاتانی جیهان دروست کرد بۆیە هەتا چێکی ئەمریکی بەیانی کە دەڕوا دەست دەداتە عەدادی بنزینە بۆی بنزین کاتە ناو ئۆتۆمبیلەکەیەوە کە تەماشا ئەکا دۆلارێک بۆ $2 نرخەکەی گران بووە تێ ئەگا کە دۆخی دنیا باش نییە بۆیە بازەکرێ لە ئەمریکەکان لەو تابلۆی نرخی بنزینەوە تەماشای ئیستقرار و سیستمی جێگیری دنیاکەن ئەم کارتە بووە بە خاڵێکی بەهێزی گەورە و خودی نەزانانەی ئەم ئیدارەی ئەم خاڵە بەهێزەی دروست کردەوە بۆ ئێرانەکە وەکو ناوخۆی ئەمریکا وەکو کۆنگرێس یارمەتی دەرە پرۆژە بڕیارێکە بوو لە ئەنجومەنی پیران کە دەرچوو دەسەڵات ترامپ سنوودار بکە یارمەتی دەرە یاخود بازاڕی وزەی گیانی بۆ یەکەم شەڕە دووبارە بێتەوە یاخود ئایا کە لە 12 ڕۆژە جەنگی 12 ڕۆژە ئامانجەکان بەرز نەهات لە چ ڕۆژە بەرز نەهات ئایا ئەم جارە ژەگە شەڕ ڕووداتەوە نەتیجەیەکی باشتر دەدا؟ بەڵێ
بەنسبەتی و پرۆژه یاسایەوە کە براوەتە کۆنگرا ئێمە زۆر ئیدعای ئەوەکەین کە چۆنەڵی دۆستایەتی استراتیژیمانەیە لەگەڵ ئەمریکایە و ینی لەم سیاقەیە باسی ئەمریکا زۆرەکرێ بەڵام ئەوەی سەیرە بەلای مناوانەیە سێکەی بێئاگایەکی گەورەژەیە بەرامبەر سیستمی ئەمریکی ینی ئێمە پێشتر باسمان کرد پێشەوەی جەنگ ڕۆبا ئەوەی کە بابەتی جەنگ وەکو ڕاگەاندنی جەنگی لە دەسەڵاتی سەرۆکۆمارە بێ قانونێک ڕێکی خزۆ پێوترێت قانونی سەلاحیەتی جەنگی سەرۆکۆمار ساڵی 1970 دەرچوە لە سەردەمی نیکسۆن هۆکارەکەشی بۆ ئەو چێبڕچێ ئەو ناڕوونیە ئەگەڕێتەوە کە لە خودی دەستوری ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هەیە لە بەندی یەک لە دەستوری ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەڵێ مافی ڕاگەاندنی جەنگ مافی کۆنگرەیە واتە کۆنگرە بە حەسری کۆنگرە مافی ڕاگەاندنی جەنگی هەیە لە بەندی دووی دەستورەکە باسی ئەوەکە ئەڵێ سەرۆکۆمار فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە کە ئاوا بە شێوازێکی گشتی سەیری دەستورەکەکەی سەیرەکەی تعارض هەیە تعارض و ناڕوونیە گەیە لە ناو خودی دەستورەکەیە چۆن ئەکرێ مافی ڕاگەاندنی جەنگ لای کۆنگرە بێ لە کاتێکا سەرۆکۆمار فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بێ بۆ نزیکخستنەوەیەکی نێوان ئەم دەستورە ئەو چێبڕچەی لە بینی دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی جێبەجێکردنە هەبووە لە ڕابردووە لە ساڵ 1970 یاسایەک دەرچۆ بنای وۆر پاور ئەکت یعنی یاسای دەسەڵاتی جەنگی سەرۆکۆمار ئەم یاسایە ڕوونی کردوتەوانێ سەرۆکۆمار بەبێ گەڕانەوە بۆ کۆنگرە لە چ کاتێک هاتوانێت جەمکە یاساکە بە شێوازێکی گشتی بۆی وەختی جەنابتان نەگرین و هیبینەری بەڕێزیش ئەلێ سەرۆکۆمار بۆی هەیە 6 ڕۆژ جەنگ بکە بەبێ گەڕانەوە بۆ کۆنگرە بە چەند مەرجێک یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە هەڕەشەیەکی قەریب الوقوعی فەوری هەبێ بۆ سەر ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ینی هەڕەشەیەک هەبێ کە سەرۆکۆمار نەتوانێ ئەم هەڕەشەیە بەرێ لە کۆنگرە باسی کا ڕوونی کاتەواتە ئەو ئەم ئیجراعاتە ئەکا هەڕەشەکە محقق بێ لە ناو ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ جیا بۆ بەرژەوەندیەکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆیە ئەمە بینیمان لە کە ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایشی نەتەوەی ئەمریکا چووە کۆنگرە زۆر پرسیاریان لێ کرد کە ئایا هەڕەشەیەک هەبووە ئەو بە هشوازی غموزڕ و وەڵامیایەوە نە ئەیود هەڕەشە هەبووە ئەگە بیوتە هەڕەشا بۆ پێچانی ئەو سوێندە یاساییە کە خۆی خواروتیە کرا دوایی بدرێ بەدادگان ئەوەژ و بڵێت هەڕەشە نەبووە ئەگە بیوتە هەڕەشە نیە دۆناڵد ترامپ وەکو بەشێکی کە ئەو بەرپرسانی ناو ئیدارەکەی خۆی دەریە کرد بەڵام جۆکین کە دەستی لە کار کێشایە و بەڕوونی بەرپرسی دەستگای دژە تیرۆری ئەمریکا وتی هیچ هەڕەشەیەکی قەریب الوقوع نەبووە لەسەر ئەمریکا و لەسەر بەرژەوەندیەکانیش کاتە ئەم جەنگە کە خۆی لە خودی خۆیەوە کراوە توانی نایبنی بڵین جەنگێکی ناقانونیە بەڵام ئەم ململانێ و چێبڕچەیە لە بینی سەرۆکۆمار و لە بینی کۆنگرەیە لە نێوان سەرۆکۆمارەکانی پێشووتری شەهر هەبووە بە بەردەوامی ڕوویداوە بەڵام بیتی قەسیر ئەمەیە بەبێ کۆنگرێ دەتوانین دەست پێ بکاتەوە مەبەستم ئێستا لەم حاڵەتی ئێستا ترامپ بەڵێ یان 6 ڕۆژەکەی تەواو بووە نا خۆی چ ڕۆژ تەواو بووە بەڵام ئەوەیە ئایا ئەم چۆنەڵی چ ڕۆژەکەی بۆ حساب بکرێتەوە 20 ڕۆژ مافی هەیە ئەتوانێت سەر لە نوێ ئەمە بابەتێکە پێویستی بە تەفسیرە هیچ ڕێکی وازحی ڕوونی قانونیش لە ئەمریکا لەمەنیە یەکێک لەو گرفتانەی کە سیستمی ئەمریکی هەیەی کاتێک گرفتێکی سیاسی دروزە بێ ئەگەر بیوێتە بەردەمی دادگای باڵا بۆ ڕوونکردنەوە ئامادە نیە ڕوونکردنەوە با لەسەرم گرفتە سیاسیانە ئەڵێ خۆتان لە چوارچەوەی کۆنگرەیە لە چوارچەوەی پارتە سیاسیەکان و دامەزراوە سیاسیەکانی ویلایەتە یەکگرتوەکانە چارەسەری کرد و لە ڕابردووشا بە دەیان جەرکێشەی کەی وا هەبووە ئیدارەی لە سەردەمی ئیدارەی باراک ئۆبامایە کاتێک کە هێرشی کردە سەر لیبیا لە هێرشە ئاسمانەکانە بەشداری کرد لە دوای تاوابوونی 6 ڕۆژ کۆنگرە ئاگادارنامەیەشی نەر بۆ باراک ئۆباما کە 6 ڕۆژ تەواو بووە ئەو بۆ جۆرە چونکە قانونەکە کۆنا و بە شێوازێکی کۆنکرێتیش دانەڕێژراوە وتی ئەو ئەڵێت کە ئەبێ بە شێوازێکی عملی لە جەنگەکە یابی ئێمە ڕاستە 6 ڕۆژ تێپەڕیەوە بەس بە شێوازێکی عملی لە جەنگەکەیان نەبوون ئێمە فڕۆکە ئەڕوا بردومانی خۆیەکە و دەوڵەتی لیبیا زۆر لەوە لاوااسترەکە بتوانێت بە شێوازێکی ڕوون بەرپەرچی هێرشە ئاسمانەکانی وباتۆ کاتێمە هیچ مەترسیەک لەسەر سەرباز و لەسەر چۆنەڵی هێزی سەربازی ئەمریکی نییە کەواتە ئەم یاسایە شمول ئێمە ناکاکرێ 6 ڕۆژی درێژە بکەشێ و نمونەیەکی تازەش بۆ ئەم چارچەوەی ئەم کابینەی دۆناڵد ترامپ کە گەمارۆ دەریایەکان سەر ڤێنزوێلا 6 ڕۆژی تێپەڕاند و بارەبان کرا کە ئەوە 6 ڕۆژی تێپەڕاندووە تۆ ئەبێ بێ داوای مۆڵەت لە کۆنگرە بکەی ئایا کۆنگرە مۆڵەتت ئااتێت تۆ جەنگ بکەی یا ڕایەگرێت وەیە پاشێکشە بکەی وتی ئێمەسەن جەنگمان نەکردووە تا داوای مۆڵەت لە کۆنگرە بکەین ئێمە درۆن ئەڕوا و درۆنەکانیش لە ئاسمانی ویلایەتی کالیفۆرنیا ئەوە بەڕێوە ئەبرێ لە ژووری ئۆپێراتۆرەوە لەبەرەوە سەربازی ئەمریکی مترسی ڕەشێکی بۆ دروستنەوە تا داوای مۆڵەت لە کۆنگرە بکەن بۆیە یاساکە مەتاتیە بۆیە دۆناڵد ترامپ دەتوانێت دووبارە دەست پێ بکاتەوە
ینی محتەمەلە کە دەست پێ بکاتوانێت بۆ بەنسبەت کەسایەتێکی وەکو دۆناڵد ترامپ کە ئەسڵەن هیچ بەحایەک بۆ دامەزراوە و ئەو بنەما سابیتانەی ناو یاسا و ڕێسا و دامەزراوە دەستوری و شەرعیەکانی ناو کۆشکی سپی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناگرێت شتێکی بە دوور نییە ینی هیچ گارانتیەک نییە کە بڵێ دۆناڵد ترامپ نایکات چکە پێشتر باسمان کە پێشم جەنگە ینی هیچ یاسایەکی ئەمریکاش ڕێگەی نادا بەوەی بەو شێوازە مامەڵەیە کە ئەوان ڕۆشتن سەر و کۆمارێکیان لە ڤێنزوێلاوە هێنا و بە شەقامەکانی نیویۆرک سوڕاندیانەوانێ و برەوە بەنسبەتی کەسایەتی وەکو دۆناڵد ترامپ و خودی ئیدارەکە شێوانێ زۆر ئاسانە باشە بینی سەر ئامادەکاری ئێران ئێرانیش ئامادەکاری کردو بۆ شەڕەکە باز دوێتێ ڕەنگە بەرەی تازە بکەنەوە ئەگەر جەنگێک کە دەست پێ بکاتەوە خۆ ئامادەکاری کراوە ئامادەکاریەکە پەیوەندی بەچیەوە هەیە پەیوەندی بە تەسعیدەوە هەیە تەبیعی ئەمە جەنگیان کرد ئەم دوو دەوڵەتە باش ئەگەر جەنگ بە ئوسلوبی ڕابردوو بکەن یعنی ئەوە دیارە هیچ نەتیجەیەکی نابێت کەواتە بێ جەنگەکە قۆناغێک بڕاتە سەروتر قۆناغێک بڕاتە سەروتر یعنی شەڕ بێ بە شەڕی ژێرخان ئەوەی کە ئەمریکا پێناسی ژێرخانی کردو بۆ ئێران ئەکرێت لە 3 ئاستا شەڕکا لەگەڵ ئێرانە بۆی کە ئاستێک جەنگەکەی بێتە سەرەوە ڕاستەوخۆ لە ژێرخانی وزە و ڕێگەوبان و شتە حیاتەکانی ئێران بە یا هێلیبۆرن بکات سەرباز دابەزێنێ ناوچەیەکی ئێران بگرێ یا ئەوەیە بتوانێت بە چالاکێکی سەربازی بەهێزا بڕاتە ناو ئێرانەوە بتوانێت ئەو یۆرانیەوە پیتەنراوەیان خراپکاریەک پیا لە ناو دامەزراوە ئەتۆمیەکانی ئێرانە بەڵام گرفتەکەی لەوەیە تستی هەر یەکێک لەمانەی کردووە چکۆک باسمان کرد بە پێی کوڕاسی ئەسکەری پنتاگۆن کە پێوتێت ترۆدۆک هەر کردەیەکی سەربازی کاکە پێشترێ بێت تستی بکە تستی هێلیبۆرنی کرد دابەزاندنی سەرباز بینیمان بەشێکی زۆری ئەو تەکنۆلۆژیا و ئەو فڕۆکە سەربازیانەشی کە هێنابووی بۆ هەلیبۆرنەکە بەجێ هێژ وە خۆی لە ناوی برد ئەوەی کەوتیان بۆ فڕۆکانە ئەوەی کەوتیان بۆ فڕۆکانەکە و دواتر هەموو کارناس و شارەزاکان وتیان ئەمە تستی ئەوەی کردو بزانێ ئەکرێت سەرکەوتوو بێ ئەکرێت سەرکەوتوو بێ لە پرۆسەیەکی هەلیبۆر نابتوانێت کردێکی بەهێز بکە بۆ بەوەی بە دەستی پڕەوانێ بڕاتە سەرمێزی دانوستا ئەمەی تاقی کردوانێ شەڕی ژێرخانیشی تاقی کردوانێ بۆی دەرکەوت کە ئێرانەکان بە حەقیقی ئەمە تەنها هەڕەشە نییە کە لە ژێرخانی بدرێت لە ژێرخانی وڵاتانی بەرامبەریاتەوانێ وڵاتانی خلیجی بە تایبەتی ئەو لیچکاوە بە ئیماراتە مەسەلەی ئیمارات و سعودی ئەو بابەتێکی زۆر ڕەنگە ئەم هەویرە ئاو بکێشێ گەر بەجیا لەسەر ئیمارات قسە بکەیت بۆچی ئێران بۆچی ئیمارات زۆر بە ئامانج دەگیری خو دوێنێ لە ڕۆژان بازێک لە عێراقۆ بە ئامانجگیراون ئەگەر بە پوختیش بینهێنێ کە چی ینی لە کاتی شەڕەکەش زۆربەی بڵ هێرشەکان بۆ ئیمارات بوون و ئێستش لە قۆناغی ئاگربەست زۆربەی پێشێلکاریەکان بڵێن کە بۆ ئاگربەست بۆ ئیماراتە ئەمە تەفسیری ئەوانە ئێرانیەکانە تێگەشتنیان بۆ وەزعەکە ڕەنگە ئێمە وەکو کورد بیری لێ بکەین شتێکی جیاواز بێ دیرگای ئیماراتیەکان خۆی شتێک کە دیرگای وڵاتانی عەرەبی بە تایبەتی هێڵی ئیخوان جۆرێکی کەیە بۆ ئیمارات بەڵام عمومەتەن بەم جۆرێ ئێران و بەشێک لە وڵاتانی بلۆچی شەنگەهای ئیمارات وەکو ویلایەتی پەنجاویەکەمی ئەمریکا تەماشاکەن بە تایبەتی دوبەی و بنەماڵی ئال مەکتوم و ئال نەهیان هەردووشیان حاکمی ئیمارات و حاکمی دوبەی و حاکمی ئەبوو زەبی وەکو چۆنەڵی منەزیری پرۆژەی ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل و ناوەندی سپیکردنەوەی پارەی ئەمریکی ئیسرائیلی و پەلکێشانی ئەمریکا بۆ ناوچەکە و دروستکرد لە هەموو بوارەکانە ئیمارات پێشنگیشی گەورەی هەیە لە ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئەمریکا بۆ باشترین گەورەترین ناوەندەکانی داتاسەنتەری ئەمریکا هی شەریکەکانی مەسەلەن ئەمەزۆن ئینتێل ئینڤیدیا سیسکۆ ئۆراکێڵ هەمووی لە ئیماراتا هەیە بەڵام ئەمە بوو بە خاڵی لاوازیش لە کاتی جەنگا بۆی بینیمە لە داتاسەنتەرەکانی ئەمازۆندرا ئەمریکا بۆی بوو بە نقطەیەکی زۆعف بۆیە ئێستا بەشێکی گەورەی ئەم کۆمپانیا گەورانە ئیمارات بەجێ ئەهێڵن بەرەو وڵاتانی سنگافورە و مالیزیا و ئەمانە ئەڕۆن کاتی خۆشی باسمان کردوتمان لە ئەم شڕە دەست پێەکە و لە ئیمارات ئەدرێ چونکە کراوە بە هاپێکی وەبەرهێنانی گیانی ئەوەی کە ناوەندی گەورەی کە هەموو دنیاوە خەڵک بڕوا لەوێ وەبەرهێنان بکە لەوێ سەرمایە گوزاری بکە پارە بخاتە بانکەوە ئەوە بکە بەڵام ئێستا ئەم هێرشەوە بە تایبەتی جەنگی 39 ڕۆژە ئەم لێدانەیەک لە دواییەکانە ئەو اعتیبارەی کە بۆ ئیمارات دروستکرا بوو کە دروستکردنی بە ناوەندێکی وەبەرهێنان و سەرمایە گوزاری و ناوەندێکی ئەمنی جیهانی ئەبێتە هۆکاری ئاسایش بۆی دەرکەوانیە بۆیە ئەوەی کە بترێ ئەو کراسەی بۆ ئیمارات دوورا بوو ئەمە ڕەئی منە ئیتر بەبەری ناکە
بۆیە ئەوەی کە کوردە و سۆبەرهێنانی کردووە سەرمایە گوزاریی کردووە ڕەنگە تا ئێستا تووشی زەرەر و زیانێک بێتە چونکە بەهای مڵک لە ئیمارات لە سایە 25 بۆ لە سایاسی باقی خۆی لەدەست داوە ڕەگەم دۆخاگە بەرەو درێژمەودابوون بڕوە ئەمش دۆخە گەورەتر بێ و گوناحی شابەزی پارەیەکی ئەواهی لە ناو ئەم وڵاتەوە ببرێەوە بەرهێنانی پێ بکرێت ناو ئەم جۆرە وڵاتانە کە ئەم وڵاتانە بەو جۆرە دەستێوەردان و چێبڕچێ و ململانەیان هەیە لە ناوچەکە و پلانی دوورمەودایان هەیە و لە کاروباری هەواڵگیری و تمۆحی گۆڕانکاریکردن لە داهاتوی ناوچەکەیە و لەو چێبڕچیانەی کە هەیە چکە ناوچێمە ناوچێکی ئالۆزە ناوچێکی پڕچەشمە چێشمە و ئیمارات یەکێک لە وڵاتانی پێشەنجی ئەوەکە بۆ گۆڕانکاری جا ئەم بیرمانە چەکەی بابەتێکی ئەم وڵاتانە لە شوێنێکا بن وڵاتانی کەندا و عمومەتەن ئێرانی تیابێ هەمویان یەک میحوەرن هەمویان یەک میحوەرن کێشیان نییە بۆ منە لە سووریا میحوەری ئیخوانی مەسەڵەن قەتەر تورکیا لەگەڵ میحوەری خلیج سعودیا ئیمارات هەمویان پێکەوە یەک حیلف بوون یەک بەرەبوون لە وەستانەوە بەرامبەر دەسەڵاتی بەشار ئەسەد و دەسەڵاتی ئێرانیشە و هەمووشیان پێکەوە لەنا ئەو پرۆسەیە بوون لە هێنانەوەی ئەحمەد شەرع ئەبو محەممەد جۆلانیە بەڵام کە ئێران لە یاریەکە دەرئەچێ بۆ نمونە بە نموزجێکی کە وەربگرین هەر ئەم دەوڵەتانە لە لیبیا دوو باڵن باڵی ئیخوانی لە پشتی سراجە تورکیا قەتەر و باڵی کەندا و سعودیا ئیمارات لە پشتی خەلیفە حەفتەرە وەکە هێڵ ئیخوانیەکە لە ناو معادلەکە نامێنێ هەر قەتەر هەر عفومکە ئیمارات سعودیە خۆیان ئەمێننەوانێ دیسانە و ململانەیانێ بە نمونەی شوێ وەکو یەمەن بۆیە بینی لە یەمەن لە هێزە پرۆکسیەکانی یەکتریاندا هێرشیان کردە سەر یەکتری و بەشێکی لەو پاشەکشەیەشی کە ئیمارات کردوێتی کە هاتۆ لە دەروانێ لە ئۆپیک و بەربەنیازە لە ئۆپیک پلاس و ئەوەش پاشەکشە بکابێتە دەروانێ بۆ ئەو چێبڕچێ گەورەیە گەڕێتوانێت کە لە نێوانی ئیمارات و سعودیا هەیە چکە خێزانی ئالنهیان و مەکتومیش کاتی خۆی کە شازادەی سعودیا هاتە سەرکار ینی نیان شاردەوانی هەم خۆشیان وتیان هەم لە میدیاجیانیانە شاکە خۆیان سپۆرتێکن و سپۆنسەریەکەن پارەیانە دەنێ ڕایانگەیان ئێمە ئەومان هێناوە دەسەر دەسەڵات و بە دوو مەرجە ناومانە بۆیە هێنامان دەسەر دەسەڵات ئەبێت دووشتمان بۆ بکە یەکەم پرۆسەی نۆرمالیساسیۆن یانی ئەوەی کە پێوتی ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل لەو پرۆژەیە بێتە پێشەوانێ ئاسانکاری بکە و ڕێگریش نەبێت لەوەی کە ئەم ناوچەی ئەوێ پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە بۆیە بینیشمان شازادەی سعودیە هیچ گرفتێکی نەبوو لە ئاساییکردنەوەی پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیل و بێدەنگێکی ئەتوانین بڵین بێدەنگێکی مطلقیشی هەڵبژاردەبوو لە دۆسیەی غەزەیە و هیچ گرفتێکیش نییە بەڵام بە هۆکاری بوونی ئەو پێگەی کە سعودی هەیەی لە ناو دڵ و دەرونی تاچی مسلمانە ئەمە بەنسبەتی سعودی و پرۆژەیەکی هێواشترە بەڵام ئەوەی کە پلانەکەی تێگا مەسلەی جەنگی غەزە و ئەو بابەتانە بوو تۆزێ بابەتەکەی پاراوەستووە هۆکاری دووەمەوەیە کە پرۆژەی وهابیەت لە ناو سعودیا لە ویترین بێنرێتە خوارەوانێ دوور بخرێتەوە و سعودیا بەرەو حاڵەتێکی ئینفتاح و کرانەوە و بەرهێنان و ئازادی و ئەوە بڕە بۆیە بینیمان بەشێکی زۆری بانخوازە وهابیەکان و ئیمام و خەتیبە بەڕێزەکانیان ومانە هەمیان دوور کرانەوانێ و سعودیا لە پرۆسەیەکی کرانەوەی گەورەیە لە کردنەوە و لە هێنانە پێشەوەی ئافرەت و کۆنسێرت و مجموعەیە شوێنی ئەمانە هەموو ئەم پشتێکی نێنی نییە ئەمە ئەو دوو مەرجەیە کە ئیمارات بۆ ئیماراتە بە ناڕاستە خۆ پلانێکی درێژمەودای گەورەی چڕوپڕی هەیە بۆ بەڕێوەبردننی ئەم ناوچەیە و دەستێوەردانێکی گەورەشی لەگەڵ ئەمریکاوە لەگەڵ ئیسرائیل ئەمە بابەتێکی زۆر جیاوازە زۆر وردەوە پێم وایە بۆ کوردیش زۆر گرینگە چونکە ئێمە ئیدعایەکی زۆرمان هەیە لەوەی کە دۆستی ئیماراتین دۆستی ئەمریکاین بەڵام بێئاگایی و ناشارزایەکی زۆر گەورەمانەیە بەرامبەر ئیمارات پلانەکانی تمۆح استراتیژەکانی ئەوێ بەرەو چۆ بڕوە و بەشێکی زۆر سەفەرانەشی کە ئەمە بۆ لە ڕابردووە لە چوون و لە هاتنمان بۆ ئیمارات لەژێر هیچ بەرژەوەندێکی استراتیژیا وێناکردنی ئەستەم بە قورسە چکە ئێمە مام حاجیمانێ لە وڵاتیانی کوردستان عمری دووەندە ئیماراتە نازانم ئێمە چ بەرژەوەندێکی استراتیژیمانەی لە ئیمارات بەزدی ئەوە بۆ من ڕوون نییە ڕوونیە مۆس بە کورد پێنج خولەتمان ماوە گەر شتێکت مابێت لەسەر کورد لەسەر چینی ژەگەر شتێکت سەردانەکەی ترامپ بەس بۆ کورد لەم بارودۆخە پێش بەستن بە ئەمریکا یاخود پەیوەندی لەگەڵ ئیمارات یاخود داوتوی کورد دوایە و جەنگە ناکە حەکیم ئەو پرسیارانە لەوانێت 4-5 بەرنامە هەڵبگرێت لەسەر چین بە شازێکی گشتی لەسەر چین خاڵی ئێمە بابەتێکەیە خاڵی جەوهەرەوەی کە پێوتێن نقطەی سقلی جەنگ لە جەنگێکی مەیدانی سەربازی سەرفەوانێ گوازراوەتەوانێ بۆ جەنگێکی ئابووری ئەوەی کە ئەمریکا مەبەستێتی زۆر ینی خەمی ئەمەشێتی مەبەستێتی کە جەنگەکە بێنێتە چوارچەوەی جەنگێکی سەربازی سەرفەوە جەنگەکە لە جەنگێکی ئابووری بێنێتە دەرەوە
بۆ ئەوی جەنگەکە لە جەنگێکی ئابووری بێنێتە دەرەوە دوو هۆکار هەیە دوو پرسیارەیە بێ وەڵامی باتەوە یەکەم دۆخی گەڕی هورمز ئاسایی بێتەوە کە پێی وا بووە بەم سەفەرەی چین کە ئیکات و هێنانە ناوەی شیجیپینگ بۆ ناو هاوکێشە نێودەوڵەتیەکان و بۆ ئەو چارچەوە فرێمەی کە پێوترێ فرێمی بەڕێوەبردننی قەیرانی نێودەوڵەتی پێوا بۆ بەمە دەستکەوتێکی گەورەیە و ڕۆڵدانێکی گەورەیە بە چینەکان و چینەکان وەکو ئیداری ئەمریکا خۆی تێڕوانی نانێ بۆ سیاسی نێودەوڵەتی خێرا بە کوردارە لە بەجامی ئاوە کەونە پەلەقاژێ خێرا دێنە ناوە و ئەکەونە هەڕەشەکردن و گوشارکردن بۆ گەری هورمز بەڵام وەڵامەکە هیچی دەست نەکەوتووە چی دەست نەکەوتوە سەر ئێران سەر دوای ئەزەکەی باسی ئەوەشەکەی ئەمە لە چین لەوە هیچی دەست نەکەوتوە لەوەی کە بە کارتی گوشاری چینی گەروی هورمز کاتوانێ دووەم پرسیار بۆ ئەوەی کە ئەو جەنگەی کە ئەکرێ لە داهاتوە ڕووبە بکرێ بە جەنگێکی سەرف سەربازی واتە کەرتی ئابووری نەگرێتەوە واتە بەنسبەتی ئامانجی ئێرانەوە بۆ شەڕکردن تەنها سەربازی بێ بەڵام بەنسبەتی ئامانجی ئەمریکاەوە بۆ سەر ئێران سەربازی ژێرخانی ئابووری بێ واتە ئێران ئەمریکا لە یەک کاتا بتوانین لە ژێرخانی ئێران بە لە سەربازی لە کەرتی سەربازی بە و لە کەرتی وزەشی بە بەڵام لە بەرامبەرە ئێران نەتوانێ لە کەرتی وزە و کەرتی ژێرخان بە بەڵام ئەوەی هەیە تا سیارەکە پێچوانەیە ئێران بە بەردەوامی لە کەرتی ژێرخان و لە کەرتی وزە ئەدا و هیچ محدودەتێکیشی نەبوو بۆمە و لێدان لە ڕاس لەفان و لە پاڵاوگەکانی ئیمارات بە تایبەتی لە فجەیرە و لە کۆمەڵە دەوڵەتی کە لەکوێت لەم وڵاتانە سەرمان ئەڵێ ڕوونی کردوەوە ئەڵێ من هیچ هێڵێکی سوورم نییە بۆ لێدان لە ژێرخان لە وزە لە ئاسایشی وزە بەڵام ئێستا کە ئێمە ئەمباری سوتەمەنی ئەوەی کە پێوتێک کۆگای استراتیژی زەخیرەکراوی جیهانی بەرەو کەمبوونەوەی ڕێژەی ئەڕوات کەمترین ئاستی ڕێژەی یەدەجی خۆی ئەڕوا لەم کاتەیە ئەگەر بێت و جەنگ ڕووباتەوانێ لە چاڵەنەوتەکان بدرێەوە لە پیشەسازی پترۆکیمیایی و لە دامەزراوەی بەرهەمێنان و پاڵاوتنی سوتەمەنی و نەوت و وزە بدرێ ئێمە ڕوبەڕووی گەورەترین شۆکی وزە ئەبینەوە لە جیهانە بەس لە چین هیچی دەست نەکەوت دۆناڵد ترامپ بۆ ئیدارەدانی دۆناڵد ترامپ بۆ پرسی میدیایی چۆنە پاشەکشەیەکی گەورەی کردو ئەتوانین دوو بابەتی زۆر بچکۆلە بە نمونەوە گرین چونکە مەسەلەی چین زۆر لەوە ئاڵۆسکاوتر و گەورەترە پانوپۆڕێکی گەورەی هەیە بۆ داهاتوش ڕۆڵێکی گەورە ئەجێڕێ ئەکرێ بەسەر بەخۆ قسە لەسەر چی بکرێ بەڵام دوو بابەت هەیە یەکەم پرسی تایوان ئێمە بینیمان ئەگەر هەر بە نمونە وەریگرین حکومەتەکەی کابینەی پێشوو ناسی پیلۆسی کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بوو ڕۆی سەفەری تایوانی کرد هیچ ئیزنێکیشی لە دەوڵەتی چین وەرنەگرتە بوو بەبێ مۆڵەتی پێشوەختە ڕۆی لەوێ قسەی کرد لە ناو کۆنگرەی تایوانە قسەی کرد و پاڵپشتی خۆیان پاڵپشتی ڕاهای ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ تایوان چەند بارە و دەبارە کردەوە بەڵام ئێستا بینیمان چ پاشەکشەیەکی گەورە لە گوتاری ئەمریکا ڕوویاوە کە پرسیاری دۆسەی تایوانی لێدرێ دۆناڵد ترامپ بە هیچ جۆرێک ئامادەنی لەسەر دۆسەی تایوان قسە بکە نەڕەت یەکاتۆ پشتیوانیان بکە دژایەتیشیانەکە بۆ نامێ لەسەر پرسی تایوان قسە بکەم وەچینیش بە سەرۆکشیش بەڕوونی ئەمەی بە دۆناڵد ترامپ بتووە لە کۆبوونەوەکانەوە بەشێکی زۆری ئاژانس ئەمریکیەکانیش باسییان کردوتیانە بە هیچ جۆرێک بۆ نییە باسی دۆسەی تایوان بکەی واگە بتەوێت کارتی تایوان بەکاربێنی جەنگ ڕووەدا و جەنگێکی زۆر لەوە گەورەترە بێت کە لەگەڵ ئێرانیەکانە کردوتە ئەمە ئەو پاشەکشە گەورەیە کە پێگەی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا کردێتی بە تایبەتی لە دۆسیەی تایوان و دومینشان ئەگەر بچووکترین دەستکەوتی هەبووایە دۆناڵد ترامپ لەم سەفەرەی کە هاتەوانێ هەڵایەکی گەورەی ڕۆژنامەنووسی باسەکە چکەی مازین دۆناڵد ترامپ بچێکە لەو سەرۆکانەی کە شارزایشی گەورەی دروستکردنی کارزار و کەمپینی هەواڵی هەیە و ئەوەشی کە ئێستا تا توانیوێتی ئەم جەنگە بەڕێوەبەری زیاتر لە ڕێگەی میدیا توانێتی بەڕێوەبەری لە ڕێگەی هەموو وتارە دژ و پێچوانانەی کە ڕۆژانە لە تۆڕەکەی خۆی و لە هەموو میدیا دۆستەکانی و بەتایبەتی ئەکسیۆسەوە بڵاوێ کاتەوانێ ئەگەر دەستکەوتێکی بۆە بە سەریحی باسیە کرد وەیەکێک لە شیکەرەوە بەناو بانگە ئەمریکیەکان ئەم دقێناوەکەیم زۆر لە بیر نییە بەس خوێنمەوە وتارەکە ئەڵێ بینیشمان لە ڤیدۆکانە سەرۆکشی بردوێتە ئەو باخەوە بەناو بانگەوە دارەکانی پیشانەیە بۆی ڕوونەکاتەوانێ ئەڵێ شیجیپینگ مەبەستی بۆ پێی بڵێ بێ مێژووی ئەم دارانە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا گەورەترە و مێژویان زیاترە بەناو تەنها شتێک دۆناڵد ترامپ بەدەستیەوە بوو باسی کردوایەوە ڕۆژتەوانێ لە چوارچێوەی ئەم دێڕایە بوو وتی ئێمە و ئەمریک ئێمە و چین هەردووکمان لەسەر بابەتێک ڕێکەوتین هەردووکمان حەزەکەین گەروی هورمزکرێتەوە ئەخۆچین کاسپیەکەی لەو منتیقەیە طبیعی حەزەکە و نەشی شاردەوە بەردەوام وتی حەزەکەم گەروی هورمزکرێتەوە چکە چین بواری چێوەڕچەی خۆی لە سیستمی نێودەوڵەتیەوە باسمان کرد
دیاری کردووە بازرگانی پیشەسازی آیتی تەکنەلۆژیا ئەمە پێویستی بە ئازادی بازرگانی هەیە پێویستی بە ئازادی ڕێڕەوە دەریایەکان هەیە وازەحەکە لەگەڵ ئەوەیەکە گەری هورمز کرێتەوە بەڵام بە ئەمریکای وتووە ئەبگەروە ئێمەش حەزەکەم بکرێتەوە مش حەزەکەم ئێران نەبێ بە ئەتۆمی پێشتری شتێت یاسا ئەم موقیفەی کە چین لە 10 ساڵی ڕابردوو ژوەری گرتۆ بەرامبەر ئێران ئەوەیە کاڵێ من لەگەڵ ئەوەیان نیم ئێرانێکی ئەتۆمی هەبێ یعنی چین قەدەمەی نەشاردۆتەوانێ ئەم دوو شتەی وتووە سێمینیان شی جینپینگ وتوێتی کە بەڵێ بە ئەمریکای وتەوە وتێتی ئێوە خۆتان سەبەب بوون لەوەی کەم جەنگە دروست بێ خۆت محاصەڕەی دەریایی دەست پێ کردووە و ئێوە ناوچەکەتان کورە بە ناوچەیەکی نیزامی سەربازی یعنی نەک پشتیوانی هەوڵەکەی دۆناڵد ترامپی نەکردەوە دۆناڵد ترامپی چی بەدەستنێناوە بەڵکو ڕخنەی لێگرت بەڵێ سوپاس دەکەین کاکەتوان مادومان کەری سوپاسیان سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ